هەر لە سەرەتای دروستبووری تەلەڤیزۆنەوە هەر لە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ ساڵی 91 و ئەو سەردەمانە لەو کاتەوە من لە دەستگای ئەعلامە ئیشەکەم. ئێستا لەخوا بەزیار بێ ئەو ئیشانەی کە ئەیکەین بە ماندووبوون و بە شەونەخوونی ئەم کارمەندانە و ئەم برادەرانن کە لەم شوێنە خۆتانەی بینن بەڕاستی ئیشەکانمان هەمووی دەستە جەمعیە ئێمە وامان کردووە هەمومان بە کۆمەڵ جۆنینە ئەو ئیشی چیە و ئیشی چیە هەتا من بۆ خۆم وام لێ هاتووە یعنی مەسەلەن لە هاوکاری دیکۆرەکەم هاوکاری ئیناراگەم هاوکاری هەموو ئیشەکان هاوکاری مونتێرەکەم کە من خۆم ئیشەکەم ئیشی مونتێریە. ئێمە وەکو بەشی ڕووناکی بەشێکی زۆر گرنگین لە کورسات ئیشەکانمان لە هەموو شوێنێکە هەر ئیڤێنتێکمانە بێ ئەبێ بەشی ڕووناکی لەوێ بێ ئیشەکانمان لە دەرەوەیە لە ناوەوەی کورساتە لە بۆنەکانە لە هەموو شوێنێک بەشی ڕووناکی بەشێکی زۆر گرنگە لە کورسات یعنی چۆن کامێرە چاوی کەناڵەکەیە بەشی ڕووناکیش تەواوکەرە هەم بەشی سەوتوانە ئیتر بەعام ئێمە چەند گەنجێکین لێرە ئیشەکانمان بۆ پەڕی پرۆفشناڵی بەڕێوە بین لەسەر کوالیتی سەردەما ناڕووی نەڕێ. کاری ئەمە لە کورسات تەسیساتی کارەباییە لە بەشی کارەبایی ئەمە 4 هاوڕین لێرە پێکۆکارەکەین هەموو کارەبایی کورسات و بەرنامەکانی دەرەوە ئیشی ئێمە ئەوەیە. جگەلەوەی لە ناو کورساتە ئیش ئەەکەین کاری دەنگەکەین لە دەریەوەی کورساتیش ئەو کارانی کە کورسات سپۆنسەریەکات کاری دەنگەکانی هەر ئێمەکەین وەکو کۆنسێرت و وەکو کۆنفرانسەوە شتانە کارەکەمان زۆر خۆشەوێت و ڕوبەڕووی ئاستەنگەوینەوە بەڵام هەمیشە چارەسەرمان کردووە. و ئێمە وەکو کاری دەنگەکەین ئێمە وەکو تیمێک ئیشەکەین لە کورساتە بەڵام زۆر جار ئاستەنگی زۆریێتە ڕاستە زۆر ئیلاکەین ئەولا بەڵام کورسات دوای لە ئێمە کردووە کە بە هیچ شێوەیەک ئەم ئیلاکیمان پێوە دیار نەبێت. ئێمە وەکو ستافی دیکۆر زۆر هەوڵمان ناوە ئیشەکانمان جوان بێت و بە جاریوا هەموو بە مانگ چوونێتە دەرەوانێ شار و شارمان کردووە بۆ ئیشی دەنگان بۆ یەکێتی بۆ زۆر ینی بۆ ئیڤێنتەکان یعنی دایم هەوڵمان ناوە ئیشانەی کە ئیکەین ئیشێکی جوان پێشکەشی بینەرەکانمان بکەین. ئێمە زۆر ماندووین یعنی بەڕاستی هەچی ئیشی دیکۆری کورساتە ئێمە ئیکەین و ئیشەکانمان هەر لە ناو کورساتانیە لە دەرەوەی کورساتیشە و بە بەردەوامی یعنی لە شار و شارۆچکەکان و کاتی هەڵبژاردن و ئەمانە ئێمە هەموو ئیشی دیکۆرەکان ئێمە ئیکەین و کارەکەمان زۆر قورسە. چەند ساڵێکی زۆرە لەم بوارای شەکەین لەگەڵ برادرانە هەمومان بەیەکەوە توانیمانە کە جێگا دەستمان دیار بێت و کەناڵەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بەرین بە یارمەتی هەمولایەک وەگەوەی کە چەندێکە ئیشم کردووە لە بواری تەکنیکیا لە ساڵەکانی 1994ەوە لە بیدایەتی دروستبوونی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە کارم کردووە تا کورسات تا کەناڵی کورسات دەست بەکار بۆ دوایی بە پێفەرمانێک هاتوومەتە ئێرە و هەر بەردەوام بووم. ساڵی وابزانم 2011 بوو لەگەڵ بە ڕێزان کاک سالار و کاک عوسمان و کاک ئازاد یادی بەخێر کە ئازاتی دیکۆر ئێستا لێرە نییە سیروان جەلال هەم یادی بەخێر لە بەغا بووین شتێکی زۆر خۆشڕوویە برسیمان بوو شتێکی بەسیتمان خواردوتمان شەو نانەخۆین گۆشتمان هێنابوو بە دڵ و بەرجام گۆشتێکی ناسک و ئەمانە عوسمان وتی با بڕۆین لەگەڵ سیروانە شتتر بکڕێتم کاکە ئەو گۆشتە بەسەر سالار و ئازاد تا بەجێمە ئەڵەی چیانەوە نییە وەڵا کاکە تر بەجێمانێشت هاتینەوە هەر لە مجەمع هاتمە ژوورۆبۆنی گۆشتی سوتاوە هاو تۆ ڕەبووم وتم عوسمان تۆ توتە و سیروان و توتانەوە تا سوتانیانە کە سەی مەجەڵەکەم کرد گۆشت نەسوتاوە شەو سەعات یەک هێنایان و هەمومان برسیمان تشری بخۆین سێکەین تایتاوە خۆین تو مەزگۆشت سوتاوە هاتوون بە چەقۆ لەیان کردەوە بە تایشتیانەتەوە قسەیانەوە نەو مەنجەڵەکە بوو